وانەیەکی تر دەست پێ دەکەین لەم وانەیەوە ئیتر ئێمە دەبینین لە ڕێگەی کالکلیس و لە ڕێگەی سکراتەوە لۆگۆس و دیمۆس چۆن دەدوێن لەوانەکانی پێشوە لۆگۆس و دیمۆس دەبواە ڕۆشن بێتەوە تاوەکو ببێتە بنچینەیەک بۆ تێگەیشتن لەو گفتوگۆیی کە لە نێوان کالکلیس و سکراتە ڕوودەدا یا بە جۆرێکی تر بڵین لە نێوان لۆگۆس و دیمۆسە ڕوودەدا تەمانە وانەیە دەچینە سەر ئەو بەشەی گفتوگۆکە کە کالکلیس قسەی تیا دەکات و کالکلیس لێرە سکرات بە کۆمەڵە شت تۆمەتبار دەکات و بەرەبەرە دیمۆس لە ڕێگەی کالکلیسەوە دەست دەکات بە قسەکردنی خۆی تاوان ئەگەر لە قسەکردنەکەی کالکلیس ورد بینەوە هەست دەکەین یعنی ئەو قسانەی ئەو لۆجیکەی کە قسەی پێ دەکات ئێمە دەتوانین زۆر بە ئاسانی لە دەوروبەرەکەمان بیبیسینیان بەڵام لێرە کالکلیس بە جۆرێک ئەو قسانە دەکا ینی لە فۆرمێکە دایان دەڕێژێ و ئەو لۆجیکە دیمۆسیە ینی دەباتە ئاستێکی زۆر بەرز قسەی پێ دەکا لەبەرەوە کاتێک قسە دەکا فعلەن شتەکان دەڵێ تۆ هەست دەکەی ئاوایە ئەوەی کە دەیڵێ ئاوایە ئەگەر ورد نەبی فعلەن هەست دەکەی ئەمە وایە ینی ئەو بە منطقی لۆجیکی واقع کە خۆی لۆجیک نییە کە دەڵێم لۆجیک لێرە تەنها بۆ وەکو بڵێ وەکو ئەساسی قسەکردن لێرە باسی دەکەم چونکە لۆجیک خۆی لە لۆگۆسەوە هاتووە و لۆجیک ئەوەیە کە لۆگۆس ینی لۆجیک ئەو سیستەمەیە لۆگۆس پێی دەدوێت بەڵام لێرە شتێکەیە لە لۆجیک دەچێت دیمۆس لە قسەکردنی خۆیان بەکاری دێنێ و وا دەکات دەوروبەرەکەی قەناعەت بێنن بەوەی کە دەوێت ینی هێزێکی قەناعەت پێهێنەرە تاوانام هێزە قەناعەت پێهێنەرە بە جۆرێک وتنەکانی ڕێک دەخا کە لەگەڵ میل و ئارەزوو ئێمە ساز بن لە ڕێگەی ئەو منتیقەی کە لە وانەکەی پێشوە باسم کرد منتیقا ئەوەی کە لۆگۆس و دیمۆس لە ناو مرۆڤە وەکو بڵێ منتیقەیە کاردووکیان دەتوانن حکمیکەن لە ڕێگەی ئەو منتیقەیەوە ئەو ناوچەیەوە کە لە ناو ئینسانە هەیە وا دەکات دیمۆس کاتی ئێمە قسەکانی دەبیستین هەستکەین قسەکانی تەواوە دروستە ڕاستە و کاتێکیش ئێمە سەیری واقع دەکەین لەبەرەوەی ئەو واقعی کە هەیە دیمۆس حکمی دەکات و کاتێک ئێمە بیرکردنەوەمان لە واقع دەرناچێ لە حدودی واقعایە هەست دەکەین ئەوەی دیمۆس لە ڕێگەی کالکلیسەوە دێڵێ تەواو دروستە و لێرە واز دەکەین سکرات و قسانەی دەکا قسە کۆمەڵە قسەی میسالی و خەیاڵی و ئەو شتانە نێنی ڕەبتیان بە ژیانی واقعیەوە نییە واوەی لە واقع هەیە ئەوی ترە نەکەوەی کە سکرات دێڵێ تەمامە دواتر کالکلیس بە سکرات دەڵێ کە تۆ کەسێکی ئاوایتە ئەوە بەرەبەرە لەم گفتوگۆیە ئەو شتانە ڕۆشن دەبنەوە ئێستا دەمەوێت دەست بە خوێنەوەی پەرەگرافەکە بکەم اینجا دوایەوە دەست بکەین بە باسکردنی ئەوە لە پەرەگرافەکە ئێستا کە کالکلیس قسە دەکا ئێوە دەبێت سەرنج بدەن لەوەی کە بزانن لە ڕێگەی کالکلیسەوە دیمۆس چۆن دەدوێت و پێشترەوەی دیمۆسمان ڕۆشن کردەوە ئەو دیمۆسی کە باسمان کرد ئێستا لێرە دەدوێت بزانین قسەکانی چی و چۆن دەیەوێ وامان لێ بکە شتەکان ئاوا ببینین کە ئەو دێڵێت تاوان کالکلیس ئاوا دەست پێ دەکا دەڵێ سکرات وای دەبینم وەک سیاسێکی ڕاستەقینە جڵەوی زمان پاراوی خۆتت شل کردووە و
هەر بەهۆی ئەو زمان پاراویەوە بوو کە پۆلس خۆی ڕوبەڕوود بوویەوە و گۆرگاسیشی لەسەر ئەوە سەرزەنش کرد لە گفتوگۆکەی لەگەڵ تۆدا نەیتوانیوە سەرکەوتوو بێت. تۆ کاتێ لە گۆرگاست پرسی ئایا ئەو کەسەی کە ڕوو دەکاتە فێرگەکەی و هیچ لەبارەی ڕەواکاریەوە نازانێ فێری ڕەواکاری دەکات، ئەویش بە شەرمکردنێکی ساختەوە بەوە وەڵامی دایتەوە کە فێری دەکات. ئەمەشی لەبەر ئەوە وت تا شتێک بڵێ لەگەڵ نەریتە باوەکەدا بڕوات و پێچەوانەی ئەوە نەبێت کە نەریتەکە دەیخوازێ تا خەڵکی بەهۆی ئەوەوە لێی بەڕقدا نەچن. ئەم دانپیانانەی گۆرگاس وای لە گۆرگاس کرد لەگەڵ خۆیدا لێکدژ بێتەوە. ئەمەش ئەوەیە کە تۆ هەمیشە دەتەوێت کەسانێکی پێ توش بکەیت. کاتێکیش پۆلس کەوتە گاڵتەکردن بە تۆ من گاڵتەکردنەکەی ئەوم پێ ڕاست بوو، بەڵام ئەوە تا ئەویش دەبینی کەوتە ناو هەمان داوەوە کە گۆرگاس تێکەوت. ئەوەی دەبێت پۆلس لەسەری سەرزەنشت بکرێت بە دیاریکراوی ئەوەیە کە لەگەڵ تۆدا هاوڕا بوویەوە لەسەر ئەوەی کە قێزەوەنترینی شتەکان ستەمکردنە نەک ستەم لێکران. تۆ دوای ئەو دانپیانانەی ئەو دەقسەکانت سەر لێ شێواند و بە شێوەیە گاراست کرد نەوێرێ بۆ چوونە ڕاستەقینەکەی خۆی بڵێ. زانین ئەمە دەیەوێت چی بڵێ لە ڕێگەی ئەم دیمۆس دەیەوێت چی بڵێ بەرامبەر بە بەوەی کە لۆگۆس لە ڕێگەی سوکراتەوە دوێتی. تاوان ئەگەر ئەمە سێر بکەین سەر دەکەین کالیکلیس سوود لە قسەکانی سوکرات وەردەگرێ و بەکاریان دێنێتەوە. سوکرات لە پەرەگرافەکەی پێشووە پێ لەسەرەوەدا دەگرێت چۆن ئینسان لەکدژ نەبێتەوە لەگەڵ خۆیان، بەڵام ئەو لێرە دەڵێت تۆ کەسەکان ناچار دەکەی لێکدژ ببنەوە لەگەڵ خۆیان. یعنی تۆ یاری دەکەی، تۆ فێڵ دەکەی و ئەم قسانەی دەکەی ڕاستنی. ئەڵێ هەموو ئەمەی کە تۆ دەیکەی بەهۆی زمانە لووسەکەتەوە یا بەهۆی زمان پاراویەکە هەتە هەموو یاری زمانە. و یاری زمانیش چییە؟ یاری زمان لە ڕاستیات دیمۆس دەیکە. یاری زمان ئەوەیە کە تۆ دەتوانی شتێک گەیە بۆ بەرامبەرەکان قەناعەت پێبێنی کە ئەم شتە ڕاستە و دەشتوانی قەناعەتیان پێبێنی کە ئەم شتە غەڵەتە. یعنی هەموو شتێک لە بەردەم وتاربێژدا کە مەحکومە بە دیمۆس هەموو شتێک دەکرێ ڕاستیەکەی، ینی بەرامبەرەکان بتوانێت قەناعەت بە بەرامبەرەکان بێنێ کە ڕاستە ئەو شتە و بشتوانێت قەناعەتیان پێبێنێ کە ناڕاستە. یعنی ڕاستێک وەک ڕاست لە لای وتاربێژ وجودی نییە. ناڕاستیش ینی شتێکیش کە ڕاست نییە ئەویش وجودی نییە. ینی نە ڕاست وجودی هەیە نە ناڕاست وجودی هەیە، نە حەق وجودی هەیە نە ناحەق وجودی هەیە. و حەق و ناحەق لای ئەو بنەمای قسەکردن نی کە حەق و ناحەق ینی بنەماکە ئەمە نەبوو ئەو کاتە حەق و ناحەق وجودی نامێنی. یعنی چی وجودی نامێنی؟ یعنی ئەوەی کە حەقە دەکرێت لە شوێنێکی ترا ئەم بتوانێت وەک ناحەق نیشانی بدا ئەوەی کە بە حەق نیشانی داوە و ئەوەش کە بە ناحەق نیشانی داوە لە شوێنێکی ترا بە حەق نیشانی بدا. یعنی یاری بەم شتانە بکات. لەبەر ئەوە لای کەسێک ناتوانێت ببێتە وتاربێژێکی باش ئەگەر بێت و شتێک لە لای هەبێت بە ناوی حەق و جێگیر بێت، یا شتێک لە لای هەبێت بە ناوی ناحەق و جێگیر بێت. چاک و خراپ نابێت شتێکە بێت لە لای چاک بێت و شتێکە هەبێت لە لای خراپ بێت. ئەم چاک و خراپە شتێک نە چاکە نەخراپە، ینی بە نسبەتی ئەو
نەچاکە نەخراپە ئەو دەتوانێت لە شوێنەکە بیکا بە چاک و دەشتوانێت لە شوێنەکە بیکا بەخراپ ینی شتەکە خۆی لە خۆیە ئیتر کردەوەیەک بێ هەڵوێستێک بێ یا هەر شتێکی تر بێ ئەم شتە لە خۆیە نەچاکە نەخراپە ینی لای وتاربێژ نەوەهمە نەحەقیقەتە لە کاتێکە شتانێکان چاکن شتانێکن خراپن شتانەکان وەهمە شتانێکەیە ڕاستە وەهم نییە ئەمانە هەن لە خۆیانە هەن ئەمە ڕاستە و ئەوە ناڕاستە بەڵام لای سۆفستایی دنیا چۆنە دنیا ئاوا نییە دنیا ئەوەی لە ناو دنیا هەیە لە ناو ژیانە هەیە ئەگەری ئەوەی تایە کە بکرێت بە حەق وە بکرێت بە ناحەق یعنی چی یعنی ئەوەی کە هەیە ئەو تەحدیدی دەکا حەقە یا ناحەقە لەبەرەوە ئەم سۆفستاییە دەتوانێت چی بکە دەتوانێت هەر شتێک لە شتەکان لە سیاقێکی دیاری کراوە وەکو شتێکی چاک پیشانیدا بیکات بە چاک دەشتوانێت لە شوێنێکی تر هەر هەمان شت بکا بەخراپ لەبەر ئەوە لای ئەو جاکردنەوەی خراپە و چاکە وجودی نییە جاکردنەوەی حەق و ناحەق وجودی نییە و نابیان دوانە جیا ببنەوە دەبێت دایمە شتەکان تاریک بن لە حاڵەتی بێلایەنیا بن ینی لە حاڵەتی ئەوەی کە ڕاستە نەغەڵەتە بۆ ئەوەی ئەو بتوانێت چی بکە بە کەیفی خۆی بە پێی ئەو دەوروبەرە بە پێی خواستی دیمۆس لە شوێنەکە بە چاک نیشانیدا لە شوێنەکە بە خراپ نیشانیدا و ئێمە ئەمە زۆر بە وردی لە دەبینین ینی 10 ساڵ لەمەوە پێش 5 ساڵ لەمەوە پێش 2 ساڵ لەمەوە پێش توزانم یەکێک لە وتاربێژەکان دێت باسی شتێک دەکات بە چاکە و بە پیایە هەڵدەدا هەر ئەم وتاربێژە دوای ساڵێک وتارێکی تر دەدا ئەمەی کە جوانی کردووە و ئەمەی کە کردوێتی بە کەسێکی چاک دێچی دەکا بە کەسێکی خراپ دەیکا بە خاین دەیکا بە فلان دەیکا بە فیزار یعنی چی یعنی ئەگەرم کەسەر لەگەڵ دیمۆسا ساز نەبوویەوە ئەوە چییە ئەوە خراپە ئەگەر ساز بوویەوە چاکە ینی لێرە چاکی و خراپی ئیلاقەی بە خودی شتەکانەوە نیە ئیلاقەی بەوە ئەم شتە لەو کاتە لەگەڵ دیمۆسا خواستی دیمۆسا یەک دەگرێتەوە یا یەک ناگرێتەوە ئەگەر یەکی گرتەوە ئەوە چاکە ئەگەر یەکی نەگرتەوە دژی بۆ ئەوە خراپە لەبەرەوە ئەلێرە مەوزوعی گەڕان بە شوێن حەقیقەتە وجودی نامێت بۆچی چونکە حەقیقەت شتێکە وتاربێژەکان دروستی دەکەن و ئەمە و تەسەورەیە کە یەکێکە لە تەسەورە باوەکان لەسەر حەقیقەت کە حەقیقەت شتێکە ئێمە دروستی دەکەین حەقیقەت خۆی وجودی نییە و ئەم تەسەورە کە پێی وایە حەقیقەت ئێمە دروستی دەکەین تەسەورێکی دیمۆسیە ینی ئەمە خۆی لە خۆیە حەقیقەت نییە هیچ نییە نە حەقە ناحەقە نە ڕاستە نە غەڵەتە نە چاکە نە خراپە نە ڕەوایە نە ناڕەوایە ئەوە ئەو شتە کاتێک دەتوانین پێی بڵین ڕەوایە دەبێت بدرێتە باڵ شتێکی تر ینی لای من ڕەوایە یا ڕەوانیە لای من لای تۆ ڕەوایە یا ڕەوانیە ئەوە ناخۆی لە خۆیان چی نییە نە ڕەوایە نە ناڕەوایە ینی حەقیقەت لێرە چییە ئەو وەسیلانەیە کە بێلایەنن ئەوەی کە لە گفتوگۆکەی پێشووە لەگەڵ پۆلس و گۆرگیاسا باسی ئەوەی کردوەتی شتانێک نین بێلایەن بن ئەو وەسیلانەی کە بۆ نمونە چەقۆیەک بێلایەنە چەقۆیەک هەتا ئیشێکی پێ نەکرێ یعنی ئەگەر ئیشێکی خراپی پێ بکرێ ئێترەوە چەقۆکە خراپ بەکارهێنراوە ئەگەر چاکی پێ ینی بێلایەنە خۆی بەکارهێنانەکەی وای لێ دەکا کە ئەم چەقۆیە ببێتە چەقۆیەکی خراپ یا چەقۆیەکی باش ینی چەقۆیەکی باش لە خۆیان نا ینی باش دەبڕێت ینی ئەم چەقۆ تاوانێکی پێکراوە لەبەرەوە شتێکی پیس و ناشرین ئەو چەقۆیان کەسێکی پێڕزگار کراوە کەواتە ئەم چەقۆیان پیرۆزە لەوێەوە نەک لەوێەوە کە وەک چەقۆکە خۆی ئایا
چقۆیەکە دەبرێت باش دەبرێت مادەنەکەی باشە ئەمە باشی و چاکی چقۆکە لە خۆیان شتێکە و لەوەی کە ئیشگانیکردنی ئیشێکە و شتێک دەداتێک کە چاکە یاخراپە شتێکی تریان دوشتی جیاوازە ئەلێرە تەبەنەو تەسەورە باوە دروست دەبێت لە سەردەمی مۆدێرنە کە هەموو شتێک لە ناو بەکارهێنانە دەتوانین دیاری بکەین چییە بە بەکارهێنان ئەو شتە چاکە یا خراپە بە بەکارهێنان ئەو شتە فلانە یا پیسارە هەلێرە سۆفستایی شتەکان نسبی دەکاتەوە ئاوتار بێش وایان لێ دەکات بڵێ شیش شتێک لە خۆیە حەق و ڕاست و ئەوانە نییە نەگەر هیچ شتێک لە خۆیە ئەسەن حەق و ڕاست نیە هیچ شتێک لە خۆیە وجودی نییە یعنی هەر لە خۆیە بوونی نییە یعنی بەردێک لە خۆیە بوونی نییە ئێمە بوون دەدەین بەم بەردە ئێمە مەعنا دەدەین بەم بەردە ئەوانە ئەم بەردە بۆ خۆی لە جێگەی خۆیە هەر ئەسەن وجودی نییە بۆ ئەوەی وجود پێیاکە دەبێت ئێمە وجودی بدەینێ و هەر شتێکیش بۆ ئەوەی حەق بێ یا ناحەق بێ دەبێ ئێمە ئەم حەقیقەتەی بۆ دروستکەین حەقیقەتێکی بۆ دروست دەکەین و دەخەینە ناوی ئۆکو ئیتر دەبێتە حەق دەخەنە ناو بەرگی شتێکی ترەوە کە ناحەقیقەتە خۆمان بۆی دروست دەکەین ئەوە وەکو ناحەقیقەت و وەکو دژە حەقیقەت دەردەکەوێت ئالێرە حەقیقەت دروست دەکرێت ڕەوایی دروست دەکرێت شتێک ڕەوایە شتێک ناڕەوایە بەچی ڕەوایە لە خۆیان ڕەوا نییە شتێک دەیکا بەڕەوە وە شتێکی شەر هەمان شتیش دەتوانێت بیکا بەچی بە ناڕەوە لەبەرەوە دەکرێت کەسێک شتێکی کردبێ شتەکەی لە شوێنێکەوە بەڕەوا بزاندێ و لە شوێنێکی تر بە ناڕەوا بزاندێ ئەی ناشکرێ بە پێی لۆجیکی ناکرێ لە شتێکە دوو دشکۆ ببنەوە بەڵام سۆفستاییەکان ئەم شتە دێنن دوو دژی تیا کۆ دەکەنەوە بەڵام لەبەر ئەوەی کات و شوێنەکە جایە ینی لێک دژەکە دەرناکەوێت یعنی چی؟ یعنی ئەو شتەی کە ئەو دەڵێ بۆ نمونە ڕەشە هەر لەو کاتا دەڵێ ڕەشە ساغی دەکاتەوە ڕەشە لەو کاتا ساغی ناکاتەوە سپیشە بەڵام لە کاتێکی ترا هەر ئەمەی کە هەیە دەڵێ سپیە لە کاتێکە ئەمە خۆی چییە؟ خۆی یا دەبێت ڕەش بێ یا سپی بێ بەڵام بۆ سۆفستاییەکە ئەمە ئەگەر ڕەشیش بێ خۆی چی نییە؟ نەڕەشە نەسپیە بۆەوەی دایمە ئەو بتوانێت ئەو ڕەنگەی بداتێ کە خۆی دەیەوێت ئەمە وەکو چی وایە؟ وەکو وایە شتێکمانە بێ خۆی ڕەنگێکی تەبیعی خۆی هەبێت بەڵام سۆفستایی دایمە چی لایە؟ بۆ یاخێکی لایە لە شوێنەکە زانی فەرەزەن پێیان خۆشە ئەم شتە سوور بێ ڕەنگێکی سووری دەکا و دایدەنی بۆەوەی بویستێ لە شوێنەکە دەیان نەوێ خەڵکەکە حەز دەکا شین بێ ئەو چی دەکا؟ بەرگێکی شینی بەسەرە بە بۆیاخێکی شین بۆ یاخی دەکات ئیتر کەس چی نابینێ؟ کەس ڕەنگە ئەسڵیەکەی خۆی نابینێ ئەی ئەوەی بەلۆ گۆس دەڕوا بەڕێوە چۆن مامەڵە لەگەڵاما دەکات دەبێت بێت ئەم ڕەنگانەی هەموو لێ کاتەوە تا چی؟ تا ئەو ڕەنگەی کە خۆی هەیەتی دەرکەوێ و ئاشکرا بێت ئەم ڕەنگ ناکە ئەم ئەو ڕەنگە ئاشکرا دەکا زەمینە ساز دەکا بۆ ئەوەی ئەو شتە وەک خۆی دەرکەوێت بە ڕەنگەکەی خۆیەوە ڕەنگە ڕاستەقینەکەی خۆیەوە ئیتر ئەم ڕەنگە کە ئەم شتە هەیەتی جەماوەر بەدڵیەتی بەدڵی نییە پێی خۆشە پێی خۆش نییە ئەمە مۆزوع نیە لە لای ئەوەی مۆزوع لە لای چییە؟ ئەوەیە بەردەکە وەک خۆی دەرکەوێت ینی عاشقە چییە؟ عاشقە حەقەتە بەس حەقیقەت ئاشکراکەریشە لە عینی کاتا ینی حەقیقەتی ئەوەی کە هەیە وەک خۆی ئاشکرای دەکات بەس ئەوی تر حەقیقەت بۆشە
یانی چی؟ یانی نایەڵێ هەرگیز ئەو شتە بە ڕەنگی خۆی دەرکەوێت. بۆ نمونە ئەگەر تەنانەت بە ڕەنگی خۆشی نیشانی بدا نایەڵێ بە ڕەنگی خۆی دەرکەوێت، چونکەەوە بە ڕەنگی خۆی دەرنەکەوتەوە. بۆ نمونە ئێمە شتێکمانەیە لە خۆیان ڕەشە، بەڵام ئێمە بۆ یاخێکی ڕەشی دەکەین. ئایا بە ڕەنگی خۆیەوە دەرکەوتووە؟ بە ڕەنگە تەبیعیەکەی خۆیەوە دەرنەکەوتووە. ڕاستە هەر ڕەشە، بەڵام ئەم ڕەشە چییە؟ ئەم ڕەشە ڕەشیەتیەکەی خۆی نییە. وە سۆفستایی ئە لێرە یا وتاربێژ لەگەڵ چی ساز دەبێتەوە؟ یعنی ڕەنگەکەی لەگەڵ ڕەنگە تەبیعیەکە یەک دەگرێتەوە، بەڵام ئەو ڕەنگە تەبیعیە نیە. تەبان ئەلێرا زۆر خەڵەتانی گەورە ئەلێرا ڕوودەدا کە لە کاتێکە ئەم شتە ئەو بە ڕەنگەکەی خۆی نیشانی تۆی دەدا، ئەو ڕەنگەی کە خۆی کردوێتی، نەک بە ڕەنگەکەی خۆیەوە ئەم شتە خۆی نیشانی تۆ دەدا. یعنی ئەو نیشانی تۆی دەدا، نەک خۆی شتەکە خۆی ئاشکرا دەکا بۆ تۆ. وە خەتەرترین شت ئەوەیە کاتێک بەو ڕەنگە ڕەنگی بکا کە ڕەنگەکەی خۆیەتی. ئەوە نییە کە بە ڕەنگێکی جیا لەو وێنیکە، چونکە کە بە ڕەنگەکەی خۆی ڕەنگی کردیانی ئەو دەتوانێت تەنانەت ڕەنگەکەی خۆشی تەزویر کات، ئەو ڕەنگەی کە خۆشی هەیەی. وەکەگەرەمە بتوانێت ینی ئەو شتە لە ڕەنگەکەی خۆیان نیشان دەدات، بەڵام لە عینی کاتی شاچی نییە، ڕەنگەکەی خۆی نییە. وە تۆ ناتوانانی بڵێ ئەو ڕەنگەکەی ڕەنگی ئەو شتە نیە، لە کاتێکە لە ڕووی ڕەنگەوە هەمان ڕەنگە ڕەشەکەیە، بەڵام ڕەنگە تەبیعیەکەی خۆی نییە. ئالێرا سەفسەتە قودرەتی قەناعەت پێهێنانی دەگاتە لووتکە، کاتێ ئەوەی لۆگۆز دەیڵێ ئاشکای دەکا، ئەویش ڕەنگی دەکات، دروستی دەکاتەوە، دروست کراوەکە ئاشکا دەکا، نەک ئەوەی کە خۆی هەیە. بۆچی ئەمە ئاشکا دەکا؟ ئەو چونکە دەیەوێ ئەم حەقیقەت نیشان بدا، نەک حەقیقەتەکە خۆی ئەو شتە حەقیقەتی خۆی ئاشکاکە. هەر لەبەرەوەشە جەماوەر ئەم شتە بە ڕەنگە ڕەشەکەی خۆیەوە نابینی، ئەبێ چی بکە؟ ئەبێ سۆفستایی ڕەنگی ڕەشی بکاتە ئەمە ببیندێ. بەم معنایە ئەمە وەکو خۆی ئەسڵەن وجودی نیە، یعنی لای جەماوەر ئەمە هەر وجودی نیە، نابیندێت. حتا وتاربێژەکە دەستکاری نەکە، هەتا بە دروستکردنان نەڕواتەوە، ئەمە وجودی نیە. تەمان ئەمە زۆر بە ئاشکرا لە سەردەمی مۆدێر نادەبینین، ئەمەیکە حکومی دیمۆس. بۆ نمونە زمانێک ئەگەر بێت و بە دروستکردنان نەڕۆشتە بێ، بە زمان نازان بێت. ئێستا یەکێک لە مشکلەکانی زمانی کوردی ئەوەیە، لەبەرەوە ستانداردی نییە، بە دروستکردنان نەڕۆشتووە، یعنی حسابی زمانی بۆ ناکرێت. هەر دەوتێ کۆمەڵی لەهجەیە، کۆمەڵی لەهجەیە دیالێکتە دەبێت لەهجەی زمانێک بن. ئەی زمانەکە ئەیکوا زمانەکە. لەبەرەوە لێرە لەبەرەوەی ئەمە بە دروستکردنان نەڕۆشتووە، ئیتر نابێ وجود پێیاکە، ینی نابیندێت. ئەسە مشکلەی گەورەی کورد ئەوەیە، لەگەڵ ئەوەشە ئەو هەموو دەرکەوتنەی هەیە لەسەر مەسرحەکە، بەڵام چییە؟ بەڵام نابیندێت. نابیندێت بۆچی؟ چونکە دەبێت ڕەنگ بکرێت جا ببیندێت. وەک کێشەکەش لێرایە ئەم ڕەنگەکە وەرناگرێت، چونکە تا ڕەنگەکە وەرنەگری نابیندێت. ئەوەی کە بەو ڕەنگکردنا تێنەپەڕێ، ئەوە چییە؟ ئەوە وجودی نیە، ئیلانا دەبێت بەوا تێپەڕێ ئینجا. ئەگەر هاتوو ئەو ڕەنگەی کە خۆشی هەیەی ڕەنگ کرایەوە بە هەمان ڕەنگیش، ینی بە هەمان ڕەنگیش ڕەنگ بکرێتەوە، دەبێ هەر ڕەنگ بکرێتەوە. بۆچی؟ چونکە دەبێ حەقیقەت لە ڕێگەی دروست بکرێتەوە، دەبێت لە ڕێگەی ئەو ڕەنگانەی کە ڕەنگی خۆی نییە با لە هەمان ڕەنگیش بێ خۆی ئاشکراکە. بۆچی؟ بۆی دایمە حەقیقەت لەژێر سەیتەرەی ئێمە ئابێت، نەک ئێمە لەژێر حکمی حەقیقەت ئابێت. یعنی حەقیقەت لەژێر حکمی ئێمە ئابێت لە جیاتیەوەی ئێمە لەژێر حکمی حەقیقەت ئابێت. جا لێرە حەقیقەتێکی دەستەمۆکراوی لاوازی ئەوە دەبینی، بەڵام حەقیقەت لە خۆیە حەقیقەتی ڕاستەقینە
ئەم حقیقەتە حقیقەتێکی بەهێزە ینی لە دەرەوە ئەوەی کە لە دەرەوە دێ دەیەوێت دەستی لێ بدا ناتوانێت بیگۆڕێت لەناو خۆیان هەر وەک خۆی دەمێنێتەوە وەکو زێڕێک وایە هەرچی لێکەی هەر بە زێڕێتی خۆی دەمێنێتەوە. لێرە کالیکلیس دیارە ڕازی نییە بەوەی کە گۆرگاس و پۆلس کردویانە ئەو گفتوگۆیە کە لەگەڵ سوکرات کردویانە و کالیکلیس سوکرات بەوە تاوانبار دەکا کە زۆر زیرەکانە کاری کردووە کاری لەوان کردووە و ئەوانی ناچار کردووە کە ئاوا بڵێن کەوتویانە ئەوەنە ئەوان خۆیان ئەوە ناڵێن. ئەمە چی دەڵێتەوە؟ ئەمە ئەوە دەڵێ سوکرات تۆ دیمۆسیانە مامەڵە دەبێت بۆچی چونکە تۆ نەبوویت بە زەمینەیەک بۆ ئەوەی ئەوان خۆیان چۆنن ئاوا دەرکەون تۆ ئەوانت ناچار کرد خۆیان ئەمانکەنەوە لەگەڵ تۆ تۆ ئەمەت کردووە. یعنی ئەوەی کە سوکرات لەبارەی دیمۆسەوە دێڵێ ئەم دێ ڕێک سوکرات خۆی دەکات بە دیمۆس دەڵێت تۆ ئەوانت ناچار کردووە لەگەڵ تۆ ئەم ئاهەنگ بوونەوە. بەڵام ئایا ئەوان لەگەڵ سوکراتە ئامانگ بوونەتەوە یان لەگەڵ شتێکی ترە ئامانگ بوونەتەوە؟ تەبەن ئەڵێ پۆلس ئەوەی بەدڵ نەبوو زانی گۆرگیاس تۆ بە زمان پاراویەکەی خۆت ناچارت کردووە لەگەڵ تۆ هاوڕا بێتەوە ئەوەی بەدڵ نەبوو و هات سەرسەنشتی گۆرگیاسی کرد لەسەر ئەوە و اینجا هات ڕوبەڕووی تۆ بوویەوە وەکو بڵێ گۆرگیاس شکستی هێناوە من دەتوانم ئیتر بێمە ناو ساحەکەوە لێت بەرمەوە چونکە وتاربێژەکان بەم لەسەر وا بیر دەکەنەوە کە گفتوگۆ بۆ بردنەوە و دۆڕانە یعنی یاریەکی زمانی ئەو یاریەیە کە باسم کرد ئێمە چۆن لە ناو زمانە بە زمان بتوانین حقیقەت بۆ شتەکان دروستین یعنی شتێک نیشان بدەین حەقە ڕاستە و شتێکیش نیشان بدەین کە ڕاز نییە لە کاتێکە ئەم شتە لە خۆیە گرنگ نییە ڕاز بێ یا ڕاز نەبێت گرنگەوەیە لەو شوێنە کە پێویستمانە ئێمە بەڕاز نیشانی بدەین یا باڵە لەبەرەوە وەکوتم لای وتاربێژ و سۆفستایی مەوزوعی حەق گرنگ نییە ینی ئەو شتە و حەقەتی چییە ئەوە گرنگ نییە نابێت گرنگ بێت دەبێت و ئەوە گۆلا نابێت دەبێت گەڕان بە شوێن حەقیقەتی شتە ئەمە لەلان خۆتا کوشتی بێت لە کاتێکە ئەمە گەڕانێکە ڕۆحی ئینسان داوای دەکات کە بگەڕێن دەیەوێت لەناو هەموو ئینسانێکە ئەوە هەیە حەز دەکات بزانێ حەقیقەتی هەر شتێک لەو شتانە چییە و ئەسڵەن ئەم مەی لە سروشتی کە لە ناو ئینسانە هەیە ئەم عشقە سروشتیە بۆ حقیقەت ئینسانی بەرەوە بردووە لە شتەکان بکۆڵێتەوە تا بزانێ حقیقەتی شتەکان چییە. بەڵام لای سۆفستایی یا لای وتاربێژ لای عاشقە دیمۆز بەل لە هەموو شتێ دەبێت چی ئەم مەیلە چی لێکرابێ هەڵکەنرابێت دەبێ مەیلی بە هیچ شێوەیەک بۆ ئەوە نەبێ بە شوێن حقیقەتی شتەکە بگەڕێ دەبێ بەعکسەوە بڕوا بەوە بێنێ بڕوا بە خۆی بکە کە ئەسڵ شتێک بە ناوی حقیقەت وەک خۆی وجودی نییە ئەم دەتوانێت شتێک بکا بە حەق و شتێک بکا بە نەحەق لەبەرەوە حەق وامێکە شتێکە ئێمە دووسی دەکەین. ئەڵێ بابزانین گۆرگاس بۆ ئەم دەڵێ پۆلس گۆرگاسی سەرزەنش کردووە ئەڵێ تۆ فێڵت لێ کرد پرسیارت لە گۆرگاس کرد کە ئەو کەسانێ ڕوو دەکەنە فێرگەکەی ئەو تا فێریان بکە ئایا هەر فێری وتاربێژیان دەکا یا فێری ڕەواکاریشیان دەکات. ئەڵێ تۆ لە ڕێگەی ئەو جمهورەی ئەو خەڵکەی دیمۆسەی جەماوەری کە دانیشتووە لەوێ ئەوت ناچار کرد
قسەی خۆی بگۆڕێ. ئەو وتی وەڵامی دایەوە، وەڵامی تۆی دایەوە کە چییە؟ کە ئەو فێریان دەکات، فێری ڕەواکاریان دەکات لە کاتێکە ئەو خۆی نەیدەویست ئەمە بڵێ. یعنی تۆ درۆیەکت پێکرد، ناچارت کرد درۆیە بکە و ناچارت کرد ئەو ڕاستێنەڵێ. بەس ئەوەی گرنگە لێرە بزانین کێ ئەگەر گۆرگیاز درۆی کردبێ کێ درۆکەی پێکردووە؟ دیمۆس پێی کردووە یا سوکرات؟ یعنی کێ گۆرگیاسی ناچار کردووە کە ئەوەی لایەتی نەیڵێ و شتێکی تر بڵێ کە لەگەڵ قسەکەی سوکراتە هەماهنگ دەنێتەوە؟ ئایا سوکرات ناچاری کردووە یا دیمۆز ناچاری کردووە؟ بە معنایەکی تر ئایا لۆگۆس ینی لۆگۆس وای کردووە ئەم قسەکەی خۆی بگۆڕێ یا دیمۆز وای لێ کردووە؟ ئایا کاتێک لۆگۆس و دیمۆس لە دوو کەسا دەکەونە گفتوگۆ و خەڵکانێک لەو دەوروبەرا دانیشتون گوێ لەم گفتوگۆیە دەگرن، چی ڕوودەدا لەناو ئەو خەڵکە؟ یعنی کە لۆگۆس دەدوێ لە ناو خەڵکەکە چی دەبێ؟ چیان لێدێ؟ ئەوان دەکەونە کوێ؟ ئەی دیمۆس دەدوێ دەکەونە کوێ؟ تامان هەر ئینسانێک لە ئینسانەکان لەبەرەوە لۆگۆس شتێکە لە ناو بوونیا هەیە و دیمۆسیش بە ئەمان شێوە کە ڕەبتە بەو منتیقەیەوە ینی هاتووەتە ناوی لەگەڵ ینی لە ناوی دامەزراوە لە دەرەوە هاتووەتە ناوی، ئەم لۆگۆسە لە ناو خۆیان هەیە، بەس دیمۆس وەکو بێگانەیەک دێتە ناو کەسەکە. کاتێک کە لۆگۆس دەدوێ ئەو مرۆڤە بۆ ئەوەی لە وتەکانی لۆگۆس تێبگات بەرەوکوێ هەڵدەکشێ؟ بەرەو لۆگۆس دەڕوا لە ناو خۆیان. یعنی هەوڵ دەدا ڕێگە بدا بە لۆگۆس لەگەڵ ئەم گوتنا مامەڵە بکە. ئەگەر دیمۆسیش دووە ئەوە ئەو کەسە ڕادەکێشێ بەرەوکوێ؟ بەرەو منتیقە دیمۆسیەکە بۆ ئەوەی لەوە تێبگا کاچی دەیڵێ؟ دیمۆس دەیڵێ. یعنی بۆ ئەوەی لەوەی دیمۆس تێبگا دەبێت بێتە کوێوە؟ بێتە ناو منتیقە دیمۆسیەکە. یعنی تەنانەت کەسێک ئەگەر لە ژێر حکمی لۆگۆسا بێت و نەیە بە هیچ شێوەیەک بکەوێتە ژێر حکمی دیمۆس، ناتوانێت لە ڕێگەی لۆگۆسەوە، ینی ئەوەی کە لۆگۆس دەیڵێ یا دەیبیستێ لە چی تێبگا؟ لەو قسانە تێبگا کە دیمۆس دەیکا. ینی لە منتیقە لۆگۆسیەکەی خۆی لەو قسانە تێناگا کە دیمۆس دەیکا. بۆ ئەوەی لە قسەکانی دیمۆس تێبگا دەبێت چی بکە؟ دەبێت بێتە ناو منتیقە دیمۆسیەکەی. لەبەر ئەوە دیمۆس بۆ کەسێک کە لۆگۆس لەگەڵ لۆگۆسا هەماهەنگە، دیمۆس گرنگە لەوێەوە کە لە چی تێبگا؟ لەوە تێبگا کە دیمۆس دەیڵێت. ینی هەموو ئینسانێک تەبان لۆگۆسی بە تەبیعی تایە، لۆگۆس کە دێتە بوون لۆگۆسی تایە خۆی، بەڵام هەموو ئینسانێکیش کە لە کۆمەلگایەکە لەدایک دەبێت دیمۆس لە دەرەوە دەچێتە ناوەوەیە ناوەی دادەمەزرێن کە ناوەی دامەزراند تەبان بە لەو لە قۆناغێکە بە دیمۆس دەجوڵێتەوە. ینی لەو کاتێک کە منداڵە ئەو نەریتانە لە ناویا دەچەسپێ بۆ نەریتانە دەجوڵێتەوە. لەبەر ئەوە کاتە دیمۆس دەدوێ ئەم دەتوانێت لە دیمۆس تێبگا. ئەوی تریش بە حکم ئەوەی لۆگۆس لە ناویا هەیە کاتێک لە مەجلیسێکە دادەنیشێ کە لۆگۆس دەدوێ ینی مەیلێک دروست دەبێت بۆ ئەو شوێنە، ینی دەکەوێتە ناو جۆرێک لە بیرکردنەوە. وەفعلەن ئەو کەسانەی کە هەماهنگ نەبوونەتەوە لەگەڵ لۆگۆسا کاتێک کە لە ڕێگەی لە ناو گفتوگۆیەکە هەماهنگ دەبنەوە لەگەڵ لۆگۆسا لە دیمۆس دەردەچن، هەست دەکەن لە عالەمێکەوە دەچن بۆ عالەمێکی تر، ینی لە جیانێکەوە دەچن بۆ جیانێکی تر. چونکە لە ناو کاتێک کە تۆ ڕەبت دەبیتەوە بە لۆگۆسەوە دەچیتە ناو ماڵی لۆگۆس، ینی ئەوەی کە لۆگۆس حکمی تیا دەکات. فعلەن جیانێکی تر هەیە جیاوازە لەو جیانەی کە دیمۆس حکمی دەکات. یعنی ئەو فەزایی کە لە پەیوەندیە کۆمەڵایەتەکان هەیە جیاوازە لەو فەزایی کە لە پەیوەندیە لۆگۆسیەکان هەیە.
ینی پەیوەندی دیمۆسیەکان فەزایەک ساز دەکەن کە فەزای بەرامبەربوونەوە و ململانێ و فلان و فیسارە، بەڵام لە ناو فەزای ئەو فەزایی کە لۆگۆ سازی دەکات بۆ ئینسانەکان فەزایەکە ئەمانی تایە، ئاشتی تایە، بەرامبەربوونەوەی تیانە لەگەڵ یەکبوونی تایە، لەبەرەوە دوو عالەمی تەواو جیاوازن. جا لێرە بزانین ئەڵێ تۆ هێنت کردووە گۆرگاست ناچار کرد ئەوە بڵێ کە تۆ فێری کە گۆرگاس خۆی فێری ڕەواکاریان دەکات و تۆ لێرەوە کە ئەوەی وت اینجا خۆداتیت بە درۆت خستەوە. تەمان لێرە ناڵێ بەس لە لاینەکەی پێشوا سکرات ئەوەیە لە ڕێگەی پۆلسەوە ئەوە ڕۆشن دەکاتەوە کە فعلەن وتاربێژ یعنی ئەوانەی کە فێریان دەکات لەبارەی ڕەواکاری و ڕەوایی و ناڕەوایی ئەوە هیچ نازانن، چونکە پۆلس لە کە دەکەوێتە ناو تاقیکردنەوەکەوە دەردەکەوێت کە پۆلس لەبارەی ڕەوایی و ناڕەواییەوە نازانێت. یعنی کالیکلیس دەیەوێت بڵێ وتاربێژ ڕەوایی و ناڕەوایی فێری کێ ناکا فێری ئەوەی ناکا کا فێری وتاربێژی دەکات. ئەسڵ ئەمە مەوزوع نییە ڕەوایی و نابۆچی، چونکە لای کالیکلیس ڕەوایی و ناڕەوایی دروست دەکرێت، کە دروست دەکرێت ینی شتێکە دەکرێت، شتێک نییە ئێمە فێری بین و بیزانین. جا لێرەوە ئەڵێ گۆرگیاس ینی بەپێی کالیکلیس گۆرگیاس خەڵک فێری هەر نازانێ، ینی ڕەواکاری و ناڕەوایی و ڕەوایی گرنگ نییە بۆی بیزانێ، وەک گرنگیش نییە ئەوانەی کە دێن وتاربێژی فێر ببن ئەمە بزانن، چونکە لە وتاربێژیا پێویستیان بەمە نییە. بەعەکسەوە وتاربێژ ئەگەر بێت و لە بارەی ڕەوا و ناڕەوا بزانن وتاربێژی پێ ناکرێت. بۆچی؟ چونکە وتمان وتاربێژ دەبێت چی بکە؟ دەبێ ئەسڵەن یەکەم جار بڕوا بەخۆی بێنێ کە شتێک لەناو ئەم گردونە بە ناوی حەق و ڕاستی ئەوانە وجودی نییە. حەق و ڕاستی وەمێکە ئێمە خۆمان دروستی دەکەین، شتێک کە ئێمە خۆمان دەیدەین بە شتەکان. ئێمەین شتێک دەکەین بە حەق و ئێمەین شتێک دەکەین بە ناحەق. ئەگەر ئێمە کۆ بووینەوە لەسەر ئەوەی فلانەشت فلانەشتە ئیتر ئەو شتە فلانەشتە، لەبەر ئەوە بەر لەوەی ئێمە کۆ ببینەوە لەسەر ئەوەی کە ئەو شتە فلانەشت بێ، ئەو شتە لە خۆیان ناتوانێت بێ بە فلانەشت و فلانەشت نییە، لەبەر ئەوە ئەم شتە لە خۆیە وەک حەقیقەت وجودی نییە. ئیلانا دەبێت چی بێ؟ دەبێت لەلایەن جەماوەرەوە بکرێ بەو شتەی کە دەبێت کە پێی دەڵێن ئەو شتەیە. لەبەرەوە هەر شتێکە لە ناو جیهانی دیمۆسا هەیە هەموو چییە؟ هەموو ئەوەیە کە جەماوەر وای لێ کردووە ئەو شتە ئەوە بێ، ئەوەنا لە خۆیە مەوزوع نییە. لەبەر ئەوە لە خۆیە ئەو شتە لە خۆیان ڕاستە یانە، چونکە لە خۆیان ڕاست بوو ئەوە لە هەموو شوێنێک ڕاستە، ئەوە نییە بۆ کەسانێک ڕاست بێت و بۆ کەسانێکین بێت، دەبێت سۆفستایی ئەمە فرێدات. دەبێ شوێنە و تەسەوەرە بکەوە کە دەڵێ حەقیقەت ئەسەم وجودی نییە، شتێک لە خۆیە ڕاستە یا ڕاست نییە وجودی نییە، هیچ شتێک لە خۆیە نەڕاستە نەغەڵەتە، هیچ شتێک لە خۆیە نەچاکە نەباشە نەخراپە، هیچ شتێک لە خۆیە نەڕەوایە ناڕەوایە. کۆمەڵێک خەڵک دەیکەن بە ڕەوا یا دەیکەن بە ناڕەوا. جا لەبەرەوە لێرە مەوزوعی ڕەوایی و ناڕەوایی بۆ وتاربێژ ئەسڵەن زانینی وای لێ دەکات کە نەتوانێت ببێ بە وتاربێژ، چونکە ئەو کاتە ئەگەر حسابی بۆ ئەوە کرد ئەو شتە لە خۆیان چییە ناتوانێت بیکا بە شتێکی ڕەوا لە مەحکەمە کاتێککە دیفاع لە کەسێک دەکات، چونکە ئەو دەبێ نابێ ئەم شتە لە خۆیان چی بێ، دەبێ ئەم لە ناو دادگا بتوانێت شتێک گەیە بیکا بە ڕەوا و شتێکی ژێ بیکا بە ناڕەوا. ئیتر بۆ ئەوەی شتەکە بکا بە ڕەوایە ناڕەوە نابێ بیلەوە بکاتەوە ئەرێ لە خۆیان ڕەوایە یان ناڕەوایە، چونکە لە خۆیان ڕەوا بوو ئەگەر ئەو پێویستی بەوە بوو بیکا بە ناڕەوا ئەوە ناتوانێت بیکا بە ناڕەوا. ئەگەر لە خۆیان ناڕەوا بوو ئەگەر ئەم بیەوێ ڕەنگەکەی بداتێ ینی ئەمەی بینی ئەمەی حسابی بۆ کرد ئەو کاتە ناتوانێت ڕەنگی بکە بە ڕەنگێکی تر، لەبەرەوە دەبێ ئەمە لە لای وجودی نەبێت تا بتوانێت چی بکە ڕەنگی بکە با ڕەنگەکە دەیەوێت. جا لێرە بزانین گۆرگاستی دەڵێ ئەفەن کالیکلیسی دەڵێ
دەڵێ ئەمەی لەبەر ئەوە وت تا شتێک بڵێ لەگەڵ نەریتە باوەکەدا بڕوا و پێچەوانەی ئەوە نەبێت کە نەریتەکە دەیخوازێ تا خەڵکی بۆەوەی ئەوە لێ بەڕەخدانەچن. ئەمە یانی چی؟ بە پێی نەریتەکە داڕوە. تەبەن ئەوەی کە لێرە لێکجی زۆرتیایە قسەکان. یانی گۆرگیاز بۆیە وتی بەڵێ فێریان دەکەین لەبەرەوەی ئەو خەڵکەی لەوێ دانیشت بوو ئەگەر بی وتایە سوکرات وەزعێکی دروست کرد ئەگەر بی وتایە فێریان ناکەین ئەوە چی دەبوو؟ ئەوە ئیشەکەی بە هیچ دەزانرا. یعنی سوکرات زەمینەیەکی بۆ وەزعێکی ساس کردووە، وەزەکە ئاوایە ئەگەر بێت و گۆرگیاز نەزانێ خەڵکی فێری ئەوە نەکار ڕەوایە و ڕەواچیە و ناڕەواچیە ئەوە ئیشەکەی هیچ نیە. یعنی خەڵکەکە وای دەبینێ. ئیتر لای تەمان گۆرگیاز گرنگ ئەوەیە خەڵکەکە چۆنی دەبینێ، بە باشی دەبینێ یا خراپ، ئیشەکەی ئەو بە باش دەبینێ یا خراپ، ئەو دەیەوێ ئەو خەڵکە وا لێ بکە بە باشی ببینێ. ئەی خەڵکەکەش ئێستا لە دۆخێکایە ئەگەر بێت و ئەو فێری ڕەواکاری ڕەوا ناڕەوایان نەکا ئەوە چییە؟ ئەوە کارەکەی هیچ نییە. بەس کێ ئەم وەزعی دروست کردووە؟ سوکرات سازی کردووە. ئایا ئەوەیە کە پرسیاری لێ کرد ئایا تۆ فێری ڕەوایی و ناڕەواییان دەکەی لە کاتێکا بابەتەکەت ڕەوا ناڕەوایە؟ ئەوانە دەزانن زانینیان بە ڕەوا و ناڕەوا هەیە؟ ئەی تەبان ئەمە بۆ خەڵک ئەم کەسە زانینی نییە نەزانە و شێک دەکە ئەو ئیشە دەکا کە نایزانێ ئەوە چییە؟ مەقبول نییە. سوکرات تەنها شتێکەیە ڕۆشنی کردوێتەوە. بەڵام بۆی ڕۆشنکردنەوەکەی سوکراتەوە خواستێک لە لای جەماوەرەکە دروست بووە. خواستێک لە لای جەماوەرەکە دروست بوو ئەویش ئەوەیە دەبێ وتاربێژ بزانێ ڕەوایی و ناڕەوایی چییە. لەبەر ئەوە ئەم خواستە لە لای جەماوەرەکە دروست بوو و گۆرگیاسیش ئەگەر بڵێ نازان فێری ناکا و نازانێ ئینەکەی دەشکێ بازارەکەی دەشکێ لای جەماوەرەکە ئەوە ناچارە بڵێ چی؟ ناچار بوو بڵێ بەڵێ ئێمە خۆمان فێری ڕەوایی و ناڕەواییە دەکەین. کەواتە ئەوەی گۆرگیاز ناچار دەکات دەڵێ بە شەرمێکی سەختەوە ئەمەی وت. ئەگەر ئەوەی گۆرگیاز لێرە ناچار دەکات سوکرات نییە لە ڕاستیان، هەر دیمۆسە. و ئەوەی دیمۆسیش لەویا دەیەوێ ئەوە نییە لە هەموو کاتێکا بیەوێ، لەبەرەوەی لەویا لەو کاتە شتەکان وا دەرکەوتون دیمۆسیش ئەوەی دەوێت. لە کاتێکا خۆی مەبەستی سوکرات ئەوە نەبوو کە دیمۆس وا لێ بکا کە ئەوەی بوێت. سوکرات چی ئین کرد؟ دەیەوێ حەقیقەتی وتاربێژی ڕاشکاکات چییە؟ بەڵام تەبان گۆرگیاز چی دەکا؟ گۆرگیاز لەبەر جمهور لەبەر جەماوەر حەقیقەتی وتاربێژی چی دەکا؟ پەردەپۆش دەکات. یعنی چی؟ یعنی خۆی دەزانێ وتاربێژی ڕەوا و ناڕەوا فێری ئەوانن وتاربێژ ئەوەی مامەسای وتاربێژیە، ڕەوا و ناڕەوا فێری ئەوانە ناکە کە فێری وتاربێژیان دەکات. یعنی حەقیقەتی وتاربێژی ئەوەیە کە ڕەوا و ناڕەوایی فێر ناکات. بەڵام جەماوەر گۆرگیاز ناچار دەکا بڵێ فێریان دەکات. یعنی لێرە گۆرگیاز بەویستی خۆی ناجوڵێتەوە، بەویستی جەماوەرەکەی دەجوڵێتەوە. یعنی ئەگەر باتایە و وەک بەویستی خۆی بێ ئەمەش دەکەوەیە لەوەیە کە فعلەن بڕوای بە ینی دڵنیانیە لەو شتێک کە دەیکات، دڵنیانیە لە وتاربێژی کە تۆ دڵنیا بووی لەو شتێک کە دەیکەیت لێی دڵنیا بوویتەوە ئەو کاتە ڕاستەکەی ئاشکا دەکەیت. بەس ئەم لێرە لەبەرەوەی خۆی لە خۆی شتێکی ساختەیە ئیشەکە ئەو پێویستی دایمە بە چییە؟ بە شاردنەوەیە. جا لەوانەیە ئەلێرە فەرەزان ئەگەر زەمینەیەکی تر دروست بێ جەماوەر ئەوەی بوێ کە وتاربێژ ڕەوایی و ناڕەوایی نەزانێ ئەوە گۆرگیاز ئەو کاتە چی ئاشکا دەکات؟ حەقیقەتی وتاربێژەکە ئاشکا دەکات. دەڵێ وتاربێژ مامۆستای وتاربێژی ڕەوایی و ناڕەوایی فێری کەسەکە ناکاو و لەگەڵ ئەوەشا فێری ناکە ئەو دەتوانێ لەسەر ڕەوا و ناڕەوا بدوێ و ئەمە بەڕاستی توانایەکی مەزنە بەمانوبوونێکی کەم. تەبەنەم و قسەیە هەر هەیە لەناو
گفتوگۆکەی گۆرگیاس و هێنا هەیە سکراتە لە شوێنەکە ئەمە دەڵێ ینی گۆرگیاس لە شوێنەکە ئەوە دەڵێ و لە شوێنێکی تر ئەمە دەڵێ لەبەرەوەی دیمۆس قسەی ڕاستی نییە ینی هەر جاری قسەیەک دەکات تەبان دەڵێ ئەو لێرە بەپی نەریتەکە خۆی ساز کردەوە بۆ ئەوەی خەڵک بەڕقا لێ بەڕقانەچن بەڵام ئەوە تۆ ناچارەت کرد ئەو درۆیە بکات لە کاتێکە سوکرات ناچاری بکە و ناچاری نەکات دەبێ ئەو لەگەڵ چیا بێ لەگەڵ دیمۆسا بێت و ئەم بەڵام تاوانەکە دەخاتە سەرکێ دەیخاتە ئەستۆی سوکرات ئەوە سوکرات تۆیت گۆرگیاست ناچار کرد لەگەڵ قسەکەی تۆ هەم ئاهەنگ بێتەوە لە کاتێکە ئەم لەگەڵ قسەکەی سوکراتە ئامانگ نەبووتەوە ڕاستە لەگەڵ چی ئامانگ بۆتەوە لەگەڵ حەزی جەماوەرە ئامانگ بۆتەوە چونکە قسەکەی سوکرات ئەوە نییە کە وتاربێژ مامۆسای وتاربێژی دەزانێت ڕەوا و ناڕەواچی ئەمە وی وتبێتە ئەو لەگەڵ یا هەم ئاهەنگ بێتەوە نا خەڵکەکە لە دەرەنجامی گفتوگۆکە دەیەوێ حەزی لێیەتی وتاربێژ ڕەوا و ناڕەوا بزانێ تاوەکو وتاربێژی قیمەتیە بێ لە لای ئەمیش لەگەڵ خەڵکەکە خۆی ساز دەکاتەوە نەک لەگەڵ سوکرات بەڵام کالیکلیس دەیەوێ سوکرات بڵێ گۆرگیاز لەگەڵ تۆ هەم ئاهەنگ بوویەوە لە کاتێکا لە قسەکانی خۆیان دەردەکەوێت دەڵێ نەریتەکە ناچاری کرد شەرم بکات و ئەو ڕاستەی کە هەیە نەیڵێ کاویژەوەی وتاربێژ ڕەوا و ناڕەوا فێری ئەو کەسانە ناکە کە فێری وتاربێژیان دەکات لێرە